بە پێویستمانزانی لەم کات و ساتەی ئێستادا فیستیڤالێکی شێوەکاری بۆ هەموو شێوەکارانی کوردستان ئەنجام بدەین کە تێیدا لەم فیستیڤالەدا 24 هونەرمەندی بەهرەمەندی شێوەکار بەشدار بۆ لەم فیستیڤالەدا. بەڕاستی چالاریکێک کە هەموو هونەرمەندانی شارەکانی تر پێویستە لەو جۆرە چالاکیانە، چونکە تۆ هەر هونەرمەندە و بە تابلۆیەک بە تعبیرە لە جێفڵچەی خۆی و ڕنگ و ستایلی خۆی هەر یەکە لە ئێمە سوود دەبینین لەو ئەزموونیانەی هونەرمەندەکانی کە ئەوانیش بە هەمان شێوە بۆ ئێمە